سڵاوتان لێبێت بینەرانی زاری کرمانجی ئەم کاتتان باش بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە خزمەتی ئێوەی بەڕێز و خۆشەویستین بۆ ئەمڕۆژ یەکێک لە قوتابیە بەهرەمەند و دیارەکان لەسەر ئاستی ئیدارەی سۆران بە ئێوە ئەناسێنین و گفتوگۆیەکی لەگەڵەکەین دوای ڕاگەیاندنی ئەنجامی تاقیکردنەوەکانی پۆلی 12 ئامادەیی دوای وردبینیکردنی تەواوی نمرەکان و ڕاگەیاندنیان لەلایەن بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی سۆرانەوە ناوی یەکەم و دووەم و سێمەکانی سەر ئاستی ئیدارەی سۆران بە فەرمی ڕاگەیەندران لە بەشی زانستی و لە بەشی وێژەی لە بەشی وێژەیی یەکێک لەو قوتابیانەی کە یەکەمی سەر ئاستی ئیدارەی سۆرانە شنۆ نازم یەحیایە لە قوتابخانەی دواناوەندی بادلیانی تێکەڵاو لە سنووری پەروەردەی سۆران مەبەسمە گفتوگۆی لەگەڵ بکەم و چیرۆکی سەرکەوتنی خۆی باز بکاتن کە نمرەیەکی زۆر بەرزی بەدەستهێناوە یەکەمی سەر ئیدارەی سۆرانە شنۆخان ئەگەر بێتە لای من بە گفتوگۆیەک سەرەتا لە نێو قوتابخانەکەشی لەگەڵ بکەین هەرچەندە ئێستا پشووە بەڵام لەبەر گرنگی و هەیبەتی قوتابخانە لە نێو قوتابخانە تو شنۆ ئەدوێنین و چیرۆکی سەرکەوتن بۆ ئێوە باسەکە شنۆخان ئەم کاتت باش و پیرۆز بۆمان باسکە بۆ بیستەرانی زاری کرمانجی بینەران چیرۆکی سەرکەوتنی شنۆ لە چیەوە بوو لە پۆلی 12 ئامادەیی بەڵێ سەرەتا سپاس بۆ خودای گەورە کە توانیم ئەم نمرەیە بەدەست بێنم بێگومان ئەوەی بەدەستم هێنا بەویستی خوددا و پشتیوانی خودای گەورە بوو و دواتر سپاس بۆ دایک و باوکم کە هەمیشە پشتگیریم بوون لە هەموو قۆناغەکانی ژیانم و سپاسی تەواوی مامۆستاکانم و هەروە دەستەی کارگێڕی قوتابخانەکەمان ئەکەم کە هەمیشە ماندوو بوون لەگەڵم و هەمیشە لەگەڵم بوون و پاڵپشتم بوون کۆ نمرەی تۆ نمرەیەکی بەرزە ئەگەر بۆمان ڕوونکەیتەوە بە تێکڕای نمرەت چەند بووە و ئێستا کە پلەی یەکەمی سەر ئاستی ئیدارەی سۆران بەڵێ نمرەم 93.42 بوو کە توانیم ئەو نمرەیە بەدەست بێنم دوای هەوڵدانێکی زۆر بەشی وێژەی بەدڵی خۆت هەڵبژاردە بوو یا حەزت لە بەشی زانستی هەبوو خۆ یەکەم جار چوومە بەشی زانستی هەفتەیەک بوو کە دەوامم کرد لە بەشی زانستی دواتر وام فکر کردەوە کە بەشی وێژەی باشترە لۆ من دووبارە گەڕامەوە بەشی وێژەی بۆ بەشەکەت گۆڕی سەرەتا چوویتە زانستی دوای هاتیتەوە بەشی وێژەی پێما بوو کە بەهرە و توانای من زیاتر لەگەڵ وێژەی گونجاوترە نەوەک زانست ئەو نمرەی بەدەستت هێناوە نمرەی خۆتە و لێی رازی بەڵێ ئەلحەمدولیلا چۆن بەرنامە دانا بۆ خوێندنت بۆ پۆلی 12 زۆربەی قوتابیان ئەڵێن قۆناغێکی سەختە پێویستی بە ئامادەکاری زۆرە شنۆ چی کرد بۆ ئەوەی ئەو ئەنجامە باشە بێگومان پۆلی 12 ئەو شاخە بەرز و ترسناکە نییە کە لێوێ باز دەکەن زۆرێک ئەڵێن کە قورسە بێگومان قورسە بەڵام هەموو شتێک هەوڵ و ماندووبوونی دەوێ ئەو بێگومان ئەگەر تۆش ئامانجێکت هەبێ و پێویستە هەوڵی بەو دەی تاوەکو بەدەستی بێنی و هیچ شتێکیش بێ ماندووبوون نابێ بۆیە دەڵێن پۆلی 12 ئەو قۆناغە سەختە نییە یاخود ئەو دێوەزمەیە نییە کە باسی لێەوە دەکەن بەڕای من لە هەموو قۆناغەکانی تری خوێندنیش خۆشتر و ئاسانترە بەڵام ئەگەر هەوڵی بەو بدەیت تۆ قوتابیەک بووی لە قوتابخانەیەکی حکومی لە گوندی شن و لەگەڵ ئەوەش مامۆستای تایبەتت نەبووە بەشداری هیچ دەورەیەکت نەکردووە ئەمە چ پەیامێکە بۆ قوتابیان پەیامی من ئەوەیە کە مەرج نییە بۆ بەدەستهێنانی دەرەجەیەکی بەرز لە خانوویەکی خۆشدابی سیارەی باشتەبی یان جلوبەرگی باشتەبی یاخود لە قوتابخانەیەکی ئەهلی بخوێنی مامۆستای تایبەتت هەبێ چونکە ئەگەر قوتابی خەونی گەورەی هەبێ بەڕای من هیچ شتێک ڕێگر نییە لە بەردەمی تاواکو بکات بە ئاوات و ئامانجەکانی خۆی لە ژیان بۆ داهاتووی خۆت بۆ خوێندنی باڵا بۆ چوونە زانکۆت بەشەکە دیاری کردووە و ئەتەوێت لە چ بەشێک وەربگیرێ بەڵێ ئەمەوێت لە بەشی یاسا بخوێن باشە شنۆخان لەگەڵمان بە چینە ئەو پۆلەی کە تۆ پۆلی 12 لێ تەواو کردووە چینەوە سەر کورسی خوێندنەکەشت ئەگەر لەگەڵم بیت بەڵێ بینەرانی زاری کرمانجی ئێستا ئەمە پۆلی 12 وێژەیە لە قوتابخانەی دواناوەندی بادلیانی تێکەڵاو شنۆخان با بچێتەوە سەر ئەو کورسی خوێندنەی کە بە درێژایی ئەم ساڵ لەسەری دانیشتووە ئەمە کورسی خوێندنیەتی لە پێشەوەی هەموو قوتابیانە زۆر جاریش ئەگوترێ قوتابی ئەوەی لە پێشەوە بێ زیرەکترە مەرجیش نییە ئەمە 100% وابێتن چونکە قوتابی هەیە لە دواوەشدا ئەنیشێت و قوتابیەکی زیرەکیشە شنۆخان بۆ کورسی یەکەمی خوێندنت هەڵبژارد بوو هەر خۆی حەزم کرد کە زیاتر سەرنجم لەسەر مامۆستابی کاتێک کەوانەکان شەرحەکە لەبەرەوەیگە بڕۆیتە دوا ڕەنگە کەمەک لەسەر دەرسەکە بیر و هۆشت بۆ ڕۆیان شتێکی دیکە لێ هەر زیاتر حەزم کرد کە لە ڕەحلەی یەکەم دابنیش لە پۆلەکانی تریش لە پێشەوە یا تەنها پۆلی 12
لە هەموو پۆلەکان زیاتر لە ڕەحلەی یەکەم دانیشتم بەس ئەو ساڵ زیاترم حەزمە کرد کە لە ڕەحلەی یەکەم بوو. ئەی وەکو نمرە لە قۆناغەکانی تری خوێندنیش نمرەت بەرز بۆیە تەنها هەوڵت بۆ پۆلی 12 نەخێر هەر لە پۆلیەکی بنەڕەتیەوە نمرەم بەرز بووە و لە هەموو قۆناغەکانی دیکەش خوێندن هەر نمرەم بەرز بووە. ئێستا ئەو کورسێتەوە ئەم ساڵ بەجێی دێڵی ئەو قوتابیە دێتە شوێنی تۆ هیواداری بە هەمان ئاست و ئەنجامی تۆ بێ؟ بێگومان حەزەکەم هەموو قوتابیانێک کە لە قۆناغی خوێندنی پۆلی 12 حەزەکەم کە هەمویان تێبکۆشن و نمرەی بەرز بەدەست بێن. لە چ قوتابیەکی قوتابخانەکەی خۆت ڕائەبینی بێتە سەر کورسی تۆ یا ئەو کورسەی خۆیتی پێ ئەدەی بۆ ئەوەی بێت کە هەست پێی قوتابیەکی زیرە؟ بەڕای من هەمویان نێواتە شایانی ئەوەن کە نمرەی بەرز بەدەست بێن بێ ناڵێم یەک قوتابی دەستنیشان بکەم بڵێم بۆ ئەوەی کە تەنها ئەو نمرەی بەرز بەدەست بێنی ئینشاڵڵا هەمویان نمرەیەکی بەرز بەدەست دێهێنن و بە دڵی خۆیان. سپیانێکت بۆ مامۆستایان و قوتابخانەکەت هەیە کە ئەتووە ئەمڕۆ وەکو میوانێک هاتووەتی قوتابخانە و ئەدی خوێندنی باڵا لە ژیانی تۆ خوێندن دەست پێ ئەکاتن دوا پەیامی تۆ لە نێو پۆلەکەی تۆ چییە بۆ قوتابیان و مامۆستایان؟ بێگومان مامۆستاکانی من هەر بە تەنها مامۆستا نەبوون ئەوان باشترین یارمەتی دەر و هاوڕێم بوون نەک تەنها هاوڕێ ئەوان بۆ من وەکو خوشک و برایەک وا بوون و زیاتریش لەبەرەوەی من ئەوەندەی کاتەکانی خۆم لە قوتابخانە بەسەرە بر ئەوەندە لە ماڵەوەنا لەبەرەوەی کاچمە ماڵەوە شەر خەریکی خوێندن بووم ئەوەندە لەگەڵ ماڵەوە تێکەڵ نابووم بەڵام بە نسبەت قوتابخانە زیاتر لەگەڵ مامۆستاکانم تێکەڵ بووم و ئەوانیش هاوکارێکی باشم بوون بۆ گەیشتنم بەم ئاستە. پرسیارم ئەوە لا دروست بوو کە باست لە ماڵەوە و کات کرد چەند کاتت بۆ خوێندن دەرخان کرد بوو شەو و ڕۆژ و تا چەندیش سۆشیال میدیات بەکاردەهێنا یا خۆت لێدا بڕاند بوو؟ ڕۆژانە لەگەڵ لە کاتی قوتابخانە 5 بۆ 6 کاتژمێر ئەم خوێن بەپێی پێویست و لە کاتێک کە تاقیکردنەوەم هەبوایە کاتەکانی خوێندنم زیاتر دەکرد و لە ڕووی سۆشیال میدیاشەوە بەکارم ئەهێنا بەڵام بە شێوەیەکی کەمتر چونکە زۆرێک ئەڵێن کە بەکارهێنانی سۆشیال میدیا دەبێتە هۆی ئەوەی کە قوتابی نمرەی بەرز نهێنێ بەڵام من لەو بڕوایە دانیم لەبەرەوەی خۆم بەکارم هێناوە بەڵام سوودیشم لێ بینیەوە چونکە جاروە هەبووە لە بابەتێک نەگەیشتم لە ڕێگەی یوتیوبەوە سەیری مامۆستام کردو سوودم لێ بینیەوە. ئێستا و ئەنجامت بەدەستهێناوی یەکەمی سەر ئاستی ئیدارەی سۆرانی پێی دڵخۆشی؟ بەڵێ زۆریش ئەلحەمدولیلا. پیرۆزت بێ هیوای سەرکەوتنت بۆ دەخوازین ئەگەر دوا پەیامی خۆت دەستخۆشیتان لێ یەکەم سپاسی کەناڵە جوانەکەتان ئەەکەم ئیشاڵڵا هەموو قوتابیانەی کە خەون و ئامانجێکیان هەیە دەگەم بە ئامانجەکانی خۆیان بەسەرکەوتووی و سپاسی هەموو مامۆستاکان ئەەکەم لە تەواوی سنوورەکان و لە تەواوی پارێزگاکان چونکە بەڕاستی ئەگەر ئەوان نەبن ئێمەش ناتوانین بگەین بەو ئاستە بەرزێکی ئێستا لێین و ئیشاڵڵا لە دوا ڕۆژ بتوانین کەوا خزمەتی ئەم خاکەی خۆمان بکەین و بتوانین ئاوادانی بکەینەوە زیاتر بەرەو پێشەوەی بەری. شنۆخان زۆر سپاس بەڵێ بینەرانی زاری کرمانجی ئێستا ئەمە پۆلی 12 وێژەیە لە قوتابخانەی دواناوەندی بادلیانی تێکەڵاو شنۆخان لە شوێنی خۆی دانیشتووەکەوە ئەم ساڵ ئەم نمرە بەرزەی لێ بەدەستهێناوە من ئەمەوێ لەگەڵ بەڕێوبەری ئەو قوتابخانەش مامۆستا سعدون ساڵە گفتوگۆ بکەم هەم پەیامی ئەو وەربگرم هەمیش بزانم وەکو بەڕێوبەری ئەم قوتابخانەیە چونکە ئەو قوتابخانەیە بەردەوام ساڵانە لە ڕیزبەندی لە پەروەردەی سۆران لە یەکەمەکان یا دووەمەکان قوتابی بەهرەمەند و زیرەکیان هەیە. مامۆستا سعدون سڵاوتان لێبێت و ئەم کات ئەو کاتە دەباش مامۆستا سەرەتا بە خێراتنی دەستگای زاری کرمانجی یەکەم بۆ قوتابخانەکەمان زۆر بەخێربێن کە ئێمەتان بەسەر کردەوە یەکێک لە قوتابیەکانمان شنۆ نازم یحیا یەکەمی سەر ئاستی بەڕێوەبەری گشتی پەروەردەی سۆرانە بە کۆنمرەی 93.42 بۆ ئەم بۆنەیە کە ئێوە هاتن زۆر بەخێربێن. وەکو بەڕێوبەری قوتابخانە وەکو مامۆسایەکیش تا چەند دڵخۆشی کە شنۆخان ئەو ئەنجامی بەدەست لە دوای ڕاگەیاندنی ئەنجامەکان هەر لە دوای ئەوەی کە ئەنجامەکانم دیت ڕاستەخۆ پەیوەندیم بە شنەوە کرد پیرۆزباییم لێ کرد زۆر پێوە دڵخۆشم کە قوتابێک لەو ئاستە بەرزە هەر لە پۆلیەکی بنەڕەتی هەتاوەکو پۆلی 12 یەکەمی پۆلی خۆ بووە و یەکەمی سەر ئاستی قوتابخانەش بووە و بێگومان لە پۆلی 12 وێژەیش یەکەمی سەر ئاستی بەڕێوەبەری گشتی پەروەردەی سۆران بووە زۆر پێ دڵخۆش بووم و تەواوی مامۆستایانیش پەیوەندیان پێوە کردم و زۆر پێوە دڵخۆش بووم. ومێتان بەتوانە و بەهرەکانی هەبووکەوە ئەو ئەنجامە بەدەست بهێنێ بلە پێی کە تۆ بەڕێوبەری قوتابخانە بووی مامۆستا بووی لێرە شارەزای قوتابیەکەی خۆت بووی. من لە کاتێک گەیشت پۆلی 12 جار بەبیری تێدارین جارێک یا دوو جار بانگم کرد پێم گوت و نمرەی باش بەدەست دێنی بەنی یەکێک دەبی لە قوتابی هەرە سەرکەوتوەکان لەسەر ئاستی
هەرێمی کوردستان بێگومان ئەو نمرەی باشی بەدەست هێناوە بە هەوڵ و کۆش و توانای خۆی بووە و هەوڵ و کۆشتی مامۆستانیش لەبیر ناکرێت. ساڵانە لێرە لەم قوتابخانەیە ئەنجامی باشتریش بەدەست هاتووە، قوتابی باشترتان ناردۆتە زانکۆ. هۆکاری ئازبەرزی قوتابیان بۆچی ئەگەڕێتەوە؟ مامۆستا هۆکارە، ژینگەی قوتابخانە چی وای؟ بەڕاستی یەکێک لە چەندین ساڵێکەوە قوتابیمان لە پۆلی 12 وێژەیی لە پۆلەکانی تریش پۆلی نۆش بەڵام بەتایبەتی لە پۆلی 12 یەکەمی سەر ئاسی سواران دەبی یان دووەم دەبی یان سێمە بیت، پێنجەم جارە کە قوتابیمان ئەو ئەنجامە باشە بەدەست بینێت، چوارەم ساڵە لەسەر یەک و پێنجەم ساڵیشە بە کۆی گشتی قوتابیمان سێمی ئاسی هەرێم بووە و یەکەمی سۆران بووە، سێمی سۆران بووە. ئەم ساڵیش بە هەمان شێوە قوتابیمان یەکەمی سەر ئاسی سۆران بووە. ئەمەش ئەگەرێتەوە سەر هەوڵ و کۆشی مامۆستایان. بەڕاستی ئەگەر بیت و تەماشای ئاسی مامۆستایان بکەی، هەموو ئەو سەرپەرشتیارانی کە داهاتن لە بۆ قوتابخانەش و هەموو ئەو کەسانی کە بە قوتابخانە ئەبینن لە دوور و نزیکەوە شایدی ئەوە ئەدەن کەەوە مامۆستایان بە ڕوحیتێکی زۆر باش ینی بەڕاستی هەوڵێکی زۆر باش ئەدەن، زۆر خۆیانماندی ئەکەن بێ تێکۆشان. ئێستا لە تەماشای ئەوەی تۆمارەکان بکەم، ینی مامۆستا هەیە تا ئەو ئێستا مۆڵەتی وەرنەگرت، ینی ساڵێکی تەواو بێ مۆڵەت، ینی دەوامێکی زۆر زۆر باشیانە کرد، هەوڵێکی زۆر زۆر باشیانە لەگەڵ قوتابیەکان لە پۆلی 7 تا پۆلی 12. بێگومان ئەم یەکەم شت ئەگەڕین بۆ هەوڵی مامۆستایان جگە لە خۆم، ینی خۆم بینە دەر لە بۆ مامۆستایان دەگەڕینەوە بەڕاستی بە ڕوحیەتێکی زۆر باش، هەوڵێکی زۆر باش ئەدەن لەو سەرکەوتنی قوتابیەکانمان لەو بەرزکردنەوەی ئاستی قوتابیەکان. ڕۆڵی بەڕێوەبەریش لێرە زیاتر بە دیار ئەکەوێت. جەنابەت وەکو بەڕێوەبەری قوتابخانەی توانیوتە کەشێکی لەبار و پەروەردەیی و هێمن بۆ مامۆستایان و بۆ قوتابیان بڕەخسێنی. وەکو قوتابخانە چ داواکاریەکتان هەیە، چ کەم و کورتیەکتان هەیە ئەگەر بە بەرپرسانی بواری پەروەردەی؟ سەرەتا بەڕاستی من وەکو بەڕێوەبەری قوتابخانەیەکە دەست بەکار بووم. ئەم قوتابخانەیە نۆپۆلە، پێشتر بەشی زانستی لێ نەبوو. بەشی زۆری قوتابیەکانمان لەم قوتابخانەیە دەڕۆیشتن لە بۆ ناو شار یان دەرەوە. هەندێک لە قوتابیەکان توانای ئەویان نییە ڕۆژانە ئەو هەموو پارەیە سەرف بکەن و سیارە بگرن و بتوانن بچن بۆ شوێنێکی دوور. لۆ ئێمە پارساڵ لەگەڵ بەڕێز بەڕێوەبەری پەروەردەی سۆران زۆر سپاسی یەکەم لێرەوە مامۆستا عەزیز کە داواکاریم پێشکەش کرد بۆ کردنەوەی بەشی زانستی، بە خۆشحاڵیەوە قبولی کرد، زۆریشی پێخۆش بگوتی دەبا لەمێژ بۆ ئەو بەشی زانستت کردباوە. پارساڵ کردمانەوە، پارساڵ کێشەمان نەبوو، پۆلمان هەبوو، بەڵام ئەم ساڵ ڕێژەی قوتابیانمان زیادی کردووە، پۆلی 11 زانستیش ئەەکەینەوە، لێ پێویستمان بە 2 پۆل تا 3 پۆلە. دەبێت ئەو پۆلانە تاوەکو دەستپێکی ساڵی خوێندن دروست بکەن، ئەگەنا کێشەمان لە بۆ دروست دەبێت. ئێستا هەموو قۆراغەکان هەموو قوتابیەکانمان ڕوو لە زیادبوونە، ناوچەکەشمان شوێنەکەشمان لە بەرفراوانبووندایە، لۆیە پێویستمان بە پۆلی زیادە هەیە. داواکارم لە بەرپرسانی بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی سۆران، بەڕێوەبەری پەروەردەی سۆران ئەو داواکاریمان جێبەجێ بکەن. من داواکاری خۆم گیانیتە زۆر شوێن، لە زۆر شوێنەوە نووسراوم کردیە، داواکاریم گیاندیە، بەڵام تاوەکو ئێستا وەڵامی نییە. لێرە بەدوا داواکەتان جێگیر ئەبێت و بۆتان جێبەجێکرێت. سپاس بۆ تۆ مامۆستا کە لەگەڵمان بووی. بەڵێ بینەرانی زاری کرمانچی، ئەوەی بینیتان بەسەرکردنەوەی یەکێک لە قوتابیەکان بوو لەسەر ئاسی ئیدارەی سۆران خات و شنۆ نازم کە توانی لە پۆلی 12 لە بەشی وێژەیی بە کۆنمرەیەکی بەرز یەکەمی سەر ئاستی ئیدارەی سۆران بێ. تا لە دیدارێکی نوێ پێتانەگەینەوە کاتێک.